چوارەم هەڵبژاردننی پەرلەمانی ئیسرائیل لە ماوەی 2 ساڵدا لە 1993 دەنگەکان جیاکراونەتەوە بڕیارە ڕۆژی هەینی 26 ئادار ئەنجامی کۆتایی دەنگدان ڕابگەیەندێت. ئەڤیگدۆر ئێسکین شارەزا و سیاسی ئیسرائیلی تایبەت بە کوردستان 24 ڕایگەیاند. پارتی لیکۆد بە سەرۆکایەتی بنیامین نەتانیاهۆ لەگەڵ هاوپەیمانەکانی 61 بۆ 62 کورسی پەرلەمانیان لە کۆی 120 کورسی مسۆگەر کردووە. ئیسرائیل لە سەردەمی نەتانیاهۆدا سەلماندوێتی کە وڵاتێکی خاوەن پێگە و هاوپەیمان و دۆستێکی ڕاستەقینە و متمانە پێکراوە. ئێستاش پارتی لیکۆد و هاوپەیمانەکانیان لە کۆی 120 کورسی پەرلەمان 61 بۆ 62 کورسیان مسۆگەر کردووە و حکومەتی داهاتوو بە سەرۆکایەتی نەتانیاهۆ پێک دەهێنرێتەوە. بە دووری دەزانم هەڵبژاردننی پێنجەم بەڕێوە بچێت چونکە خەڵکی ئیسرائیل ماندوو بوون و هەر پارتێکیش داوای هەڵبژاردننی پێنجەم بکات خەڵکەکە سزای دەدات و دەنگەکانی نەتانیاهۆ هێشتا زیاتر دەبن. سەرۆکی پەیمانگەی دیموکراسی ئیسرائیل پێی وایە ئیسرائیل لە قەیرانێکی سیاسی زۆر سەختدایە چونکە سیستەمی هەڵبژاردن کەم و کورتی تێدایە. نەتانیاهۆ سەرۆک وەزیرانێکی بەهێزە و سەرەڕای ئەوەی لە دادگا کەیسی لە دژ کراوەتەوە بەڵام دەیەوێت لە دەسەڵات بەردەوام بێت و لەلایەن خەڵکیەوە پەسەند کراوە. Israel is experiencing its worst political crisis in decades. ئیسرائیل لە خراپترین دۆخی سیاسیدایە با بەراورد بە ئادایان ساڵی ڕابردوو. دوای 4 هەڵبژاردن هێشتا هیچ پارتێک زۆرینە نییە و سەقامگیری سیاسی نییە. هۆکارەکەشی لاوازی سیستەمی هەڵبژاردن و بەهێزی نەتانیاهۆیە کە وێڕی تۆمەتباربوونی بە گەندەڵی بەڵام هێشتا دەیەوێت لە دەسەڵاتدا بمێنێتەوە. هەڵبژاردنە پەرلەمانیەکەی ڕۆژی سێشەممە کە چوارەمین هەڵبژاردن بوو لە 2 ساڵی ڕابردوو وەک ڕیفراندۆمێک بوو بۆ نەتانیاهۆ کە هێشتا لەلایەن ئیسرائیلیەکانەوە بەهێزترین سیاسیە. تا ئێستا پارتەکەی و چەند هاوپەیمانێکی 52 کورسی پەرلەمانیان یەکلا کردوێتەوە و ئۆپۆزیسیۆن 57 کورسی هەیە. هەردوو پارتی یامینە کە 7 کورسی و پارتی عەرەبی ئیسلامی 4 کورسیان هەیە زۆر نزیکن لەوەی لەگەڵ پارتی لیکۆد هاوپەیمانی پێک بهێن و بۆ یەکەم جار لە مێژووی ئیسرائیلدا پارتێکی ئیسلامی عەرەبی سەرۆک وەزیرانی داهاتووی ئیسرائیل دەستنیشان بکات. نەریمان هەورامی، کوردستان 24.